محمود یەکێکە لەو دەنگە جوانانەی کە لە بیرەوەری زۆرێکماندا بە زیندوی ماوەتەوە بە تایبەت لە کای خوێندنەوەی شعری شاعیرانی کلاسیکدا بە باشمانزانی کەمێک سەبارەت بە ئەدای خوێندنەوەی شعر و بنەماکانی ئەو هونەرە بدوێین. لە کونجی تەکیە بۆ مەیخانەگری شەو بێزۆفیە و مەحپارە تا ڕۆژ دڵم بۆ سینە چاکی شانەگری بریندارە دڵم سەودا زەدەی زولفی دڵارامە مەکەن مەنای دڵی زارم کەوا بێ سەبر و ئارامە بەناس هات بۆ تەماشای شیوەنی دڵ پێکەنی فەرمووی لەگەڵ گریەی سوراحی نەشئەی مەی خەندەی جامە مفەسیر غەمزەکەی ڕێزە و شکەستەی زوڵفی مەعنا کرد دەڵێ چی کەوتە بەر پێم کافریش بێ سەر بە ئیسلامە گوڵستان بێسەدای بولبول نییە گەر سوبحە گەر شامە بەتاتا زوڵف ڕووی کردە وەفایی پێکەنی. نیان محمود ئامادەیە لەگەڵمان و گفتوگۆی زیاترەکەی. نیان سڵاوە لێبێت. زۆر سپاس، زۆر خۆشحاڵ بووم پاش دابڕانێکی زۆر یەکمان بینیەوە. زۆر سپاس، منیش خۆشحاڵتر بووم و کورسات هەمیشە بۆ من ماڵە باوانە. بە دڵنیایی. نیان ئەو دەمەی شعرە خوێنیتەوە لە ڕاستیە لە ناخی خۆتەوە گوزارشت لە شعرەکە ئەەکەی. نیان محمود لەکوێی ئەو هەستەدا خۆی ئەبینێتەوە؟ لە قوڵایترین خاڵی ئەو هەستەیە خۆم ئەژیەنم بۆ ئەوەی کە بتوانم جوانترین وێنای شعری و شعرە بەم بەو کەسێک کە ئارزوو گوێگرتنی شعرەکە و هەم چێژی هەبێ هەم تێگەیشتنی هەبێ. یعنی ئەمەوێ خۆم لە هەموو شتێکی دەوروبەری خۆمدا ببڕم تەنها هەستی وێناکردنی شعرەکە نەبێ. شعر خوێندنەوە جۆرێک لە هارمۆنیەتی پێویستە. باشە بەپێی ئەزمموی خۆت ڕاگررتنی ئەو هەرمۆنیە لە خوێندنەوەی شعرە لە چیا خۆی بینێتەوە؟ بە خۆت بخەیتە جێگای ئەو کەسەی کە بەو هەستەوە ئەو دێڕانەی نووسیوە و زۆر جاریش هەیە من هەنێک دەستکاری خاڵبندیەکە یەکەم بۆ ئەوەی کە بتوانم وێنەکە یا هارمۆنیەکە بە شێوەیەکی جوانتر بگا بە گوێگر. بەڵێ بەڵێ شاعری گەورە شێرکۆبێکەس هەمیشە جەختی لەوە ئەکردەوە ئەیوت خوێندنەوەی شعر نیوە یاخود ئەدای شعری نیوەی شعرەکەیە. زۆر تەواوە بەڕاستی. تۆ چۆن لەم قسەیەشی کردنەوە بۆ ئەم قسەی مامۆستا شێرکۆ بەڕاستی زۆر تەواوی وتووە چونکە ئەو هەم شعرەکانی خۆی کە ئەینووسی هەم ئەی خوێندەوە بەرجەستەکردنی ئەوەی کە تۆ دێڕێک ماناو وێنە و سات و زەمەنی شارەکە ئەگەر تەنها وەکو خوێندنەوەیە وەکو ڕۆژنامەیەک خوێنتەوە بە دڵنیاییەوە وێنە شعریەکە ناگەیەنی وەکو تۆ پێشتر باست کرد ئەو هارمۆنیەتی ئەگەچێ کە نووسەر مەبەستیەتی چونکە فەندازیا و ئەوانە چنە ناو خەیاڵی قوڵی نووسینەوە ئەوان مانادەن بە کورسی بە جۆرێکی تر لە ژیانە جگە بۆ نمونە بە تۆ بە جۆرێکی ئیبینی بەڵام لە شێعرە هەزاران ئەرک بە باسپێری بۆیە تۆ ئەبێ ئەم ئەرک و ڕۆڵەی شاعیر نووسەر ئەم وێنەیە جارێکی تر بگەێنی جا ئەبێت زۆر ئاگاد لەوە بێت تۆ لە هەموو شتەکانی تر خۆتدا ببڕی جگە لە هەست و هارمۆنیا و وێنەی ناو شێعرەکە. شاعیران هەندێک هەڵبەتە ئەڵێم بیر لەوە ئەکەنەوە پرفرۆشترینیان هەبێ لە کتێبەکانیاندا کاتێک کتێبێکی شعری بڵاوەکەنەوە هەندێکیان بیر لەوە ناکەنەوە کە خوێندنەوەی شعرەکانیان یا ئەدای شعرەکانیان ئەبێتە سەرکەوتنی زیاتری بەرهەمەکانیان. زۆر ڕاستە. شاعیرانی ئێستا تا ڕادەیەک بیر لە خوێندنەوەی شعر و چۆنەڵی بە تازەکردنەوە و نوێگەریکردنەوەی شعرەکانیان نەدەن؟ بەداخەوەی من و تۆی بینین لەم سەردەما ڕاستە کۆمەڵگەی مرۆڤایەتی خۆی بە جۆرێک لە جۆرەکان گۆڕاوە بەڵام بەداخەوە نایبینین ئەمەش ئەوە گەیەنێت شاعیر زۆر جار نووسەر یان ئەو کەسانی کە یانوێت تێکستێکی جوان بن بە بینەر و بیسەر بەداخەوە نەچنە ناو قوڵایی یا پێدانی مانە
بەوشە لە ناو دێڕەکانیانە ئەوەش سەردەم وای کردووە خۆتەزانی بەداخۆ سەردەمی لایک و کۆمنتە و دیجیتال میدیا و سوشیال میدیا و ئەمانە ڕەنگە ئەوە یەکی لەو هۆکارانە بێ کە شاعیری ئەم سەردەما کەمێک لەو شاعیران ناتوانن بچنە ناو قوڵایی مانادان بەوشە بۆ ئەوەی کە هەستیارترین خاڵی گوێگرتن و هەستکردنی قوڵایی شعر بدۆزنەوە لە بینەر و لە خوێنەرە. ئێستا بۆ پێی کە دەمێکە دووریت لە شاری سلێمانی دووریت لە ئەدای شعر خوێنەوەیان بەردەوامیت؟ زۆر دوور نەکەوتومەتەوە لە شعر خوێندنەوە ڕاستە بە جوغرافیا دوورم بەڵام بە ڕۆح دوور نیم و هەمیشە زۆر جار و کاتانی کە بێتاقەتە بم یەکسەر دیوانی نالیەکەمەوە بۆ خۆم بەدەم خۆمەوە ئەڵێم قوربانی تۆزی ڕێگەتم مەیبادی خۆش مرور ئیتر ئەوە هەستێک پێیاتێ کە جاری وا هەیە تێگەم نالی لە چه هەست و لە چ مطلقێکەوە ئەم شتەی نووسیوە خۆمەخەمەوە شوێنە بۆ ئەوەی کە تۆزی ئارامی بە غەریب یەکەم بم. نیانگیان زۆر سپاس سەنگیان بۆ تۆش هیوای بەردەوامی و جارێکی تر گوێلێبوون دەخوازمانێ. زۆر سپاس دەکەم زۆر خۆشحاڵ بووم بە هیوای کات و ساتێکی خۆش. زۆر سپاس.